شوێن پەنجال ئاڵلقەیەم جارە دەچێتەی داری سربەخۆی ڕاپەڕی. لێرە بە هەوڵی حکوومەتی یەرەمی کوردستان و وەزارەتی ناوخۆ دەستگا و هێزەمنیەکان ئارامی باڵی بەسەر ژیان و گوزەرانی ناوچەکەدا کێشاوە. ئەو ئارامیەوەی کردو هەمووان بە ئارامی و بێد و دڵی ماڵ و حاڵیان بەهێزەکانی ناوخۆ بسپێرن و بهێمنی و ئارامی کە لە دەستێکی ئەمیندایە ژیان کرد. ئەو شارە دانیشتوانەکەی مرۆڤ دۆست و میوان دۆستن، ژمارەی دانیشتوانەکەی دەیان هەزار خێزان دەبێت. بۆ پاراستنی ژیانی ئەو هەموو خەڵکە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەردەوام لارەکدان تا دادپەروەری و ئاسایش بەرقەرار بێت و ڕێگری لاگەری هەر ڕووداوێ بکەن پێش ڕوودان. ئەو شارەوە کەم و ناوچەیەکی جیهان و ناوچەکە بێبەشنیە لە ڕوودانی تاوان پیدا. هێزەکانی پۆلیس و دەستگامنیەکانیش لە هەموو سوچێکی ئەو شارە بەشەوە ڕۆژکار دەکەن تا ڕووداوانە ڕوونەدەن و تاوان ئەنجام دەدرێت. شەوان لە بازاڕ و شوێنە گشتیەکان بڵاو دەبن بۆ چاودێریکردنی بازاڕ و پاراستنی ماڵ و مڵک و گیانی هاوڵاتیان پشکنین دەکەن. مەفرەزە تایبەتەکان گەڕان بەناو شەقام و بازاڕ و شوێنە گشتیەکان دەکەن تا و ئارامی هەیە بیپارێزن. ئەو ئارامیە بە ئاسانی بەدی نەهاتووە. حکومەت یەکێک لارکە سەرەکی و ئەولەویەتەکانی دابینکردنی ئەو ئارامیەیە کە لە هەموو ناوچەکە کە لە دەوروبەری کوردستان بەشێکی وەک دۆزەخە و ئاگەر دایگرتووە. بەڵام تاکە شوێن لەو ناوچە پڕ لە کێشە و گرفت و نائارامە هەرێمی کوردستانە کە ئارامیەکەی بۆ زەمای دەنگدانەوەی شانازی بۆ هێزەکانی ناوخۆ کە هەمووان لەژێر چەتری و ماندوێتی و شەو نەخوونی حکوومەت و وەزارەتی ناوخۆ لە ژیانێکی ئارامدان. ئیدی شوێن پەنجە لە ڕاپەڕین بە چیرۆکی تاوانێکی خێزەون و کارەسات دەست پێ دەکات. ئەو تاوانەش کوشتنە. تاوانی کوشتنێکێکە لە گەورەترین تاوانەکان دەرهاق بە مرۆڤایەتی دەکرێت کە کەسێکی زیندوو و ڕۆحلەبەر و خاوەن خێزان لە ناو دەبیت و پێچەوانی هەموو شەرع و یاسا و نەریتەکان کە مرۆڤایەتی لەسەری بنیات نراوە. ئەمەش لە ئەنجامی کێشێک کە دروست دەبێت ڕوودەدات. تاوان کردارێکە کە ئەنجام دەدرێت لە دژی کەسێک کە زیانی جەستەیی یاخود زیانی دەرونی لێ بکەوێتەوە یاخود بێتە هۆی زیانی مادی بەرامبەر بە کەسێک. بۆم وەستەش سزا دەدرێت بە پێی یاسا کارپێکراوەکان و تاوانیش قەدەغەیە. لە سنووری ئیدای ڕاپەڕین بە جۆرەی ئامارەکانی ڕووداوەکان کە ساڵانە بڵاو دەکرێتەوە تاوانی جۆرا زۆر لە سنوورەکەدا ڕوو دەدات کە بەداخەوە لە ناو هاوڵاتیاندا ئەم تاوانە ڕوو دەدەن. یەکێک لەو تاوانە تاوانی کوشتنە، وەروەها تاوانی دزیکردن، وەروەها تاوانی قۆڵبڕین و فرتوفێڵکردن، چەندین زۆری تاوانی تریش جگە لەوەی کە تاوانەکانی پابەند نەبوون بە یاسا ڕێنماکانی هاتچەوەک و ئۆتۆمبیل کە بەداخەوەش ساڵانە بە جۆرەی ئامارەکان هاوڵاتێکی زۆر لە سنووری ئیدای ڕاپەڕین بەهۆی ڕووداوی هاتوچەوە گیان دەزڵن، بەهۆی ڕووداوی کوشتنەوە بە هەمان شێوەی گیان دەزڵن، وەروەها بەهۆی ڕووداوی دزیکردن و بەهۆی ڕووداوی قۆڵبڕینەوە خەڵکێکی زۆر مافێکی زۆری لێخورا و لێفەوتاوە. بۆم بەستەش ئێمە دۆسەی لێکۆڵۆمان بۆ سەرجەم ڕووداوەکان کردوێتەوە
سزای چەندین کەسمان داوە بە پێی یاسا بەڕێبەرایەتی پۆلیس ڕاپەڕین کار دەکات لە پێناو پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بۆیە ئێمە دڵنیای دێنە هاوڵاتیان کە لە هەر شوێنێک پێویستان بە ئێمە بوو ئێمە لەوێ ئامادەین. ئەو کردارش زۆربەی جار لە ئەنجامی تۆڵەسەندنەوە جێبەجێ دەگرێت و ئەنجام دەدرێت. ئەو تاوانە هێندە قێزەون و گەورەیە. قورسترین سزاشی بۆ دیاری کراوە کە بریتە لە زیندانی تا هەتای و لە سێدارەدان. یەکێک لەو تاوانانەش کوشتنی دوو کەسە لە یەک خێزان کە پیاوێک و منداڵێکی بچووکن. لە دەرەنگانی شەو لە ئەنجامی کێشەیەکی کۆمەڵایەتی کەسێک کە تۆمەتبارە هەڵدەستێت بە یاری چەند کەسی تر لە بەردەم ماڵی کوژرا و کەمین دادەنێن تا تۆڵە لەو کەسە بسەرنەوەکە کێشیان لەگەڵی هەیە. ئەمەش لەبری پەنابردن بۆ یاسا و وەرگرتنەوەی مافەکانیان پەنا بۆ چەک دەبن و تاوان ئەنجام دەدەن. لەو ڕووداوە دوای دانانی کەمین دەست ڕێژی گولە بۆ سەر دوو کەس دەکەن و دەست بەجێ هەردوو کەسەکە کە پیا و منداڵێکن گیان لەدەست دەدەن. لەو ڕووداوە دوو خێزان و بنەماڵە ماڵ وێران و دەربەدەر بوون. چەندین منداڵ بێناز بوون لە سۆز و خۆشەویستی باوکو و دایکێک جەرگ سوتاو بوو. یەکێک لە ڕووداوانەی کە لە سنووری ئیدارە ڕاپەڕین ڕوویدا کە حاڵەتێکی تەمانە 36 ساڵ لە بەردەمی ماڵەکەی خۆی بەدەستڕێژی گولە گیانی لەدەستدا واروەها کەسێکی تریشی لەگەڵدا بوو کە خزمی نزیکی بوو ئەویش کە منداڵ بوو ئەویش لەگەڵ ئەو کەسەدا گیانی لەدەستدا. دوای کەمە لێکۆڵنەوەمان دەست پێ کرد بۆمان دەرکەوت کەمە ڕووداوێک بوو کە پێشتر کێشەیەکیان هەبووە بەڵام کێشەکە بەداخەوە لە دادگا چارەسەر نەکرابوو بەڵکو ئەو خەڵکانە هەستان بە کوشتنی ئەم دوو کەسە بەهۆی ئەوەی کە کێشەیەکی کۆنیان هەبووە بەڵام پەنایان نەبوو بۆ بەردەمی دادگا ئەمە ژوای کرد کە هەوڵی ئینتیقام و تۆڵەسەندنەوە بدەن کە بەداخەوە ئەمەش خۆی لە خۆیدا تاوانێکە و ئەم کوشتنی ئەم دوو کەسەی لێکەوتەوە. دوای کەم ئاگدا کراینەوە بە پێوین تەلەفۆنی لەلایەن هاوڵاتیانەوە کە لە سنووری ئیدارە ڕاپەڕین دەنجی تەقە بیسترا لەگەڵ گەیشتنی هێزەکانمان بۆ شوێنی ڕووداوەکە دەرکەوت لە ماڵێکدا لە بەردەمی ماڵێکدا بەداخەوە هاوڵاتیەک کە تەمەنی 36 ساڵە لەگەڵ کەسێکی نزیکی خۆی کەویش منداڵ بوو گیانیان سپار بوو. واروەها شوێنەواری فیشەک بەجەستیانەوە هەبوو شوێنواری فیشک بە ماڵەکە و بە دەرگای ماڵەکەشەوە هەبوو و لەگەڵ ئەوەشدا ئێمە کە دەست بەزیێ هاوڵەمان بیست گەیشتە شوێنی ڕووداوەکە یەکەم ڕێکاری یاسایی کە گرتمانە بەر گاندنی هەروو تەرمەکە بوو بۆ نەخۆشخانە دوایەکە لەلایەن پزیشکی پسپۆڕەوە مردنەکانیان سەلمێنرا ئەنجا دواتر بران بۆ پزیشکی دادوەریڕانیە لەوێ ڕێکاری پزیشکی بۆ هەردوو تەرمەکە ئەنجامدرا. زۆربەی ئەو ڕووداوانە لە ڕێگای دادگاوە بە ئەنجام گەیشتونە زۆربەی تۆمەتباران دەستگیر کراون زۆربەی ئەو مەلەفانەی کە لە ئەستۆماندانە گەشتونە دادگا و ڕێیان هەیە لەژێر تحقیقدا ماوەتەوە
و زۆر کەس تا کەمێکی زۆریش لەو خەڵکانی کە تاوانیان ئەنجام داوە لە سنوورەکەدا نەماون و هەڵاتون بۆ دەروی سنووری دارە ڕاپەڕین لەژێر دەسەڵاتی ئێمەدانێ لە هەمان کاتە هەوڵمان داوە بۆ شوێندیتنەوەیان چارەسەرکردنی گرفتەکان یان ئەو شوێنانە کە بۆی چوونە مەلەفەکانمان یان فەرمانی گرتنەکانمان نردوو بۆی ئەوانیش بۆ ماجێگرت. دوای ڕووداوەکە هێزەکانی پۆلیس و تیمی بەشی نێشتنی تاوانی شاری ڕانیا دەگەنە شوێنی ڕووداو هەرزوو پەڕاوی لێکۆڵینەوە دەکرێتەوە بە دوای یاسەوار و شوێن پەنجەی تۆمەتباران دەکەون چەندین تیم هێزەکانی ناوخۆ دەست بەگەڕان بە دوای ئەنجام دەرانی و تاوانە دەکەن. هێزەکانمان وەکو بەڕێوەبەرات پۆلیس ڕاپەڕین دابەشمان کرد بەسەر چەند تیمێکدا کە تیمی باڵکانی تاوان وەروەها تیمێکی تحقیقی تەواو لەلایەن ئەفسەرانی لێکۆڵنەوە وەروەها تیمێکی تەواوی مکافحە واتە پۆلیسی نێژی تاوان کە بەنهێنی وەروەها تیمێکی شارەزاش لە لێدانەوەی کامێرەکانی چاودێری. بە پێی زانێریەکان تۆمەتبارەکان ڕویان لە دەروی سنتەری شارکوونەوە خۆیان هەشارداوە. هێزێکی تایبەت لە پۆلیسی ڕانیە پێک دێت و هەموو ئامادەکاریەک بۆ ڕوبەڕووبوونەوەی تاوانباران دەکەن چونکە زۆر جار لە کاتی دەستگیرکردنی تاوانباریان تۆمەتبار ڕوبەڕووی مەترسی و تاقەکردن دەبنەوە. ئێمە لە هەمان کاتدا کە هێزەکانمان پێک هاتبوون وەکو ئۆپەراسیۆنێک لە یەکێک لە مەرکەزەکانی پۆلیس کە لە سنووری ئەو شوێنی کە ڕووداوەکە لێ ڕوودا بوو ئێمە ئۆپەراسیۆنێکمان پێکهێنا کە لە پۆلیسی فریاکەوتن پۆلیسی نێژنی تاوان وەروەها پۆلیسی ئەو مەرکەزەش لەگەڵ ئەوەشدا هێزێکی تۆکمەی هێزی فریاکەوتنیشمان پێکهێنا زانیاریمان دەستکەوت بەدواداچوونمان کرد یەکێک لە تۆمەتبارەکان بە گوێرەی زانیاریەکان ئێمە کە کامێراکانمان لێدانەوە لە ڕێگەی شارەزایمانەوە زانیمان کە ئەم تۆمەتبارە شوێنی دانیشتنەکەی کوێیە. دوای چەند ڕۆژ لە لێکۆڵینەوە و بەدەداچوون ئەو هێزانە گومان دەبن کەوان لە ماڵێک خۆیان هەشاردا بێت. هێزەکان ئۆپراسیۆنی گەڕان و دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانە دەست پێ دەکەن. دیار بوو دوای کە بەدەستزانیاریمان بەدەستێنا یەکێک لە تۆمەتبارەکان لە ماڵێک بوو دوای ئەوەی کەمە هێزێکی تەواوی پۆلیسی فریاکەوتن پێک هات بە کامل قیافی سەربازیەوە بە ئۆتۆمبیلی پۆلیسی فریاکەوتنی ڕانیا بە هێزێکی باشەوە نزیک بووینەوە لەم ماڵە سەرڕای ئەوەی کە ئێمە مەترسی ئەوەش هەبوو لەسەر هێزەکانمان کا ڕوبەڕووبوونەوە ڕوو بدات لە بینی هێزەکانی ئێمە و ئەم تۆمەتبارەش چونکە بە گوێرەی زانیاریەکانی ئێمە ئەم تۆمەتبارە بە گوێرەی زانیاریەکانی ئێمە ئەم تۆمەتبارە چەکدار بوو. بە گوێرەی ئاماری ڕووداوەکان تاوانەکانی کوشتن لە سنووری ئیدارڕاپەڕین دیارە سنووری ئیدارڕاپەڕینش بێبەش نەبووە لە تاوانی کوشتن لە سنووری ئیدارڕاپەڕین هەیە بەڵام خۆشبەختانە لە ساڵان ڕابردوو بە گوێرەی ئامارەکان تاوانی کوشتن کەمی کردووە کە کەمی کردووە لەگەڵ ئەوەشدا هۆکاری کوشتنەکان پێویستە باسی بکەین. تاوانی کوشتن زیاتر دەگەڕێتەوە بۆ کێشە کۆمەڵایەتیەکان
کێشە کۆمەڵاتەکانیش دەکرێت ئەگەر ورتر باسی بکەین کێشەی ڕەنگە پێشتر زەویزار بێ ڕەنگە پێشتر کێشەی ناموس بوو بێت وەروەها یاخود پێشتریش دەمەقاڵێ بووە بەڵام ئەم دەمەقاڵەیە ئەم ناخۆشیە سەری کێشاوە کەم کێشەیە گەورەتر بێت بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە هاوڵاتیان کە لەسەر کێشە کوشتنەکاندا پەنیان نەبرتەوە بۆ بەردەمی دادگا بۆ ئەوەی بە دادگا بە یاسا ئەم کێشانە چارەسەر بکرێت کوشتنی لێ نەکەوێتەوە بەڵام ئەمان جویان نەداوەتە بەردەمی یاسا قاتلەکان ئەم تاوانیان ئەنجامداوە بۆ دەمێ ئەوەش بڵێن سەرجەم ئەو قاتلانەی واتە ئەو بکوژانەی کە دۆسی لێ کۆڵەمان بۆ کراوەتەوە لە سنوورەکەماندا سەرجەمیان دەستگیر کراون و سەرجەمیشیان سزای یاسایی خۆیان وەرگرتووە. ئەمە لە هەمان کاتدا هەمانگێکی باشمان هەیە لەگەڵ گشت هێزەکانی ناوخۆ و بە تایبەتی لە سلێمانی لە هەولێر لە دووهۆک بۆ هاوکاریکردنمان بۆ دەستگیرکردنی تۆمەتباران و هەروەها بەڕاستی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و بە تایبەتی لە سنووری ڕاپەڕین پۆلیس و ئاسایش شەوانە ڕۆژانە چاویان کراوەتەوە و جگە لەوەی کە لەوانەیە ڕووداویش ڕوونادەوێت لەوانەیە هەواڵێکمان پێدەگا بۆ نەهێشتنی تاوان بۆ فریاکەوتن لە شوێنێک ڕووداوەکەیان کێشێک دروستە بیان ئەمەلێکەیە ڕووکێشە ڕوودا دەست بەجێ هێزەکانمان ئامادە باش دەبن دەستنە شوێنی ڕووداوەکە و هەمەهنگێکی جوان و کتەویش هەیە و بەڕاستی ئەمن سپاس بۆ هێزەکانی ناوخۆ شەوانە ڕۆژانە بە درێژایی شەو لە ئەرکدانە و بە تایبەتی فریاکەوتنمان و نەهێشتنی تاوان شەوانە ڕۆژانە بەدوا دەگەڕن بۆ ئەوەی کەمترین کێشە و ڕوودا و لە سنوورەکە هەبێت و بۆ ئەوی پێشەوەی بگاتە کێشە و شتی ناخۆشی لێ ڕووبدا ئەو هێزانەی ئێمە بڕێگری دەکەن و کۆتایی بە کێشەکان بێن و هەچی لە توانای بەڕێوەبەرایەتەکەشمان داوێ دەیکەن و داواش لە هاوڵاتیان دووبارە داوا لە هاوڵاتیان لەگە هاوکارمان بن لە پێدانی زانیاری لە پێداویستەکان شتێک هەبوو پێمان بڵێن بۆ ئەوەی ڕووداوەکە ڕوونەدا. لەو ئۆپراسیۆنە بە چەکی قرس ڕوبەڕووی تۆمەتباران دەبنەوە. ئەو ڕووداوە لە سەرانسەری جیهان زۆرە ڕۆژانە ڕوو دەدەن بەردەوام پۆلیس و هێزەکانی دەستگامنیەکان لە ڕاودونانی تاوانباران هەڵمەت دەکەن لەو هەڵمەتانە ڕوو بە ڕووبوونەوە دەبێت و زۆر جار کوژرا و برینداری لێ دەکەوێتەوە کە هێزەکانمان دەگەنە سەر ڕووداوێک جاری وە لەم ڕووداوەدا ڕووداوی کێشەی کۆمەڵایەتی لێکەوتێتەوە تەقەی تێدایە پۆلیسمان بەداخەوە تیایدا شەهید بووە پۆلیسمان بریندار بووە ئێستاش برینەکەی هەر سەختە پۆلیسمان هەیە بە تەواوەتی ناتوانێت بەڕێ خۆیدا بڕوات بە پێی خۆی بڕوات ناتوانێت ئەو خزمەتێک کە پێشتر کردوویەتی ئێستا سود لە خزمەتەکەی ببینین بۆی ئەوەی کە لە کاتی پیشەکەی خۆیدا بەداخەوە برین بووە. ئەوانەی تاوانی کوشتن ئەنجام بدەن ڕووبەڕووی سزای قرس دەبنەوە بەشێک لە سزاکان لە سێدارەدان و زیندانی هەتایە زۆر جار بە پێی بارودۆخ و چۆندێتی و چۆنێتی و تاوانی کوشتنە سزاکە قورستر دەبێت ئەو ڕووداوەش کوشتنی بانقەست بۆ بۆیە سزاکەی قرس دەبێت. ئۆپراسیۆنەکە دوای چەند ڕۆژ لە کاتژمێر 7 ئێوارە دەست پێ دەکات هێزێکی زۆر ڕوبەڕووی تۆمەتبارەکان دەبنەوە ئەو هێزانە هەموو ئەگەرێکیان لە بەرچاو گرتووە لاگەری هەڵاتن و تەخەکردن لەلایەن ئەو تۆمەتبارانەوە بۆیە بە وریایی لە شێوەیەکی تاریک بەسەریاندا دەدەن. شاخەوان فۆڵ شاخەوان فەرارەکان بکوژێنەوە کاتێت بەسەر تا گەورم پێش بەسەر تا
بە ژێرێت زانیاریەکانی ئێمە دەرکەوت ئەم تۆمەتبارە چەکدار بوو ئێمە مەترسی کەمانە سەر بوو کە ئەم کەسە ڕۆبەڕووی ئێمە بێتەوە تەقەش بکە چونکە کەسەکە خۆی دەیزانی کە تاوانێکی ئەنجام داوە لەگەڵ ئەوەشدا لە دەستی یاسا ڕزگاری نابێت بۆیە هەوڵی هەموو حرکاتێکی خۆی کرد کە بۆ ئەوەی دوورکەوێتەوە لە ئێمە یاخود لە دەستی ئێمە ڕابکە بەڵام خۆشبەختانە هەم هێزەکانی بەڕێبەراتیمان پارێزرا و سەلامەت بوون بە سەلامەتی و بە تەکتیکێکی باش کە بەکارمان هێنا سەرەتا ئێمە هەموو هێزەکەمان بەسەر ماڵەکەدا نەدا چکە دەمازانیم کەسا چەکدارە و ڕوبەڕووی هێزەکانمان دەبێتەوە سەرەتا ئێمە دوو کارمەندی پۆلیسی نێشی تاوانی خۆمان نرد کە بۆمان دەرکەوت کەم کەسا ئێستا بە تاواتی لە حاڵەتی ئامادە باشی دانیە ئاگای لەوەی نەکە هێزەکانی ئێمە لیان نزیک دەبێتەوە بۆیە کتۆپڕ لە ئۆپەراسیۆنێکی فەوری و خێرا و سەریعدا چوونی ناو ماڵەکە لە ئۆپراسیۆنە دوو کەس لە تۆمەتبارە سەرەکیەکان کە کردداری کوشتنەکەیان ئەنجام داوە کە چەکدارن دەستگیر دەکرێت. دوای تێپەڕبوونی یەک ڕۆژ بەسەر ئەم ڕووداوەدا واتە دەتوانین بڵێن کەمتر لە 24 کاتژمێر بە گوێرە زانیاریەکانی کە ئێمە کۆمان کردەوە تۆمەتبارێکمان دەستگیر کرد کە دەستگیرمان کرد بۆ ئۆتۆمبیلی فریاکەوتنی ئەڕانیا تۆمەتبارەکەمان نارد بۆ گرتن و گواستنەوە. دوایێکەمە لێکۆڵنەوەمان لەگەڵ کرد لە ژێر سەرپەرشتی بەڕێزدادەری لێکۆڵینەوە لێکۆڵنەوەمان لەگە کرد دانینا بە تاوانەکەی کە هەستاوە بە کوشتنی ئەم کەسە و کەسێکی تریش کە لەوێ منداڵ بووە نزیکی کەسە کوژراوەکە بوو لە ڕووی خزماتیەوە ئەویشی کوشتۆ بەداخەوە خۆی بەتەنیا نەبوو چەند کەسێکی تریش لەگەڵدا بوو پێشتر بەرنامەدا ڕێژیان کرد بوو لە ئەوە بوو کە لە ئێوارەکەدا کوشتیان دوایەکە لێکۆڵنەوەمان لەگە کرد دانینا بە تاوانەکەی وە بە هەمان شێوە دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر لەژێر لێکۆڵنەدا مایەوە و بەڕاگیراوی مایەوە پێشەوە دۆستەکەی هەواڵە بکرێ ئەم کەسە پەشیمانێکی زۆری پێوە دیار بوو کە ئێمە لێکۆڵنەوەمان لەگەڵ کرد وە کەسەکەی تریشی کە لەگەڵدا بوو بە هەمان شێوە هەردووکیان زۆر پەشیمان بوون لەو تاوانی کە ئەنجامیان داوە چونکە لە ڕاستیدا ئەم کەسانە بەکردەوەیکی زۆر ناشیرنانە هەستان دوو کەسیان کوشت ئەم دوو کەسێکە کوشتیانن واتە عیلەیەک ڕۆڵەکەی لە ناوچوو عیلەیەک هاوسەرەکەی لە ناوچوو عیلەیەک بۆ هەتای چاوێن لە دوو ئەو کەسانە بووە بەداخەوە کە بووان ناگەڕێتەوە تازە بەدەستی ئەم دوو کەسە کوژران ئەم دوو کەسەش بە تەواتی پەشیمانی خۆیان دەربڕی. لە کۆڵەرێکی دادی بۆ شوێن پەنجە باس لە سزای تاوانی کوشتن دەکات. مادە 411مان هەیە کە کوشتنی هەڵەی پێدەگوترێ یاخود کوشتنێک کە بەبێ مەبەستە وەکو ئەنجامدانی هەڵەی پزیشکی کە ئەمە سزاکەی حەبس یاخود غەرامەیە. مادەی 405ش هەر لە هەمان یاسەی سزادانی عێراقی کوشتنی بانقەست بەڵام بەبێ هیچ بارودۆخێکی قورسی سزایی کە ئەمەش سزاکەی بریتە لە سزادانی زیندانیکردنی هەتاتایی یاخود زیندانیکردنی کاتی. مادە 406مان هەیە کە ئەمەش تاوانی کوشتنی بە ئەنقەستە بەڵام کۆمەڵێک بارودۆخی توندی سزایی لە خۆ دەگرێت
کە 12 بارودۆخن کە دەبێتە هۆی تونکردنی سزای ئەو کەسێک کە هەڵدەسێ بە ئەنجامدانی تاوانی کوشتن وەکو کەسەکە پێشوەختە ئامادەکاری بکات بۆ ئەنجامدانی تاوانی کوشتن یاخود کەسەکە لە بەرامبەر کرێک بڕێک پارەوە بکرێت اینجا هەستێ بە ئەنجامدانی تاوانی کوشتن یاخود کەسەکە هەستێ بە کوشتنی کەسێک کە فەرمانبەری دەوڵەت بێ یاخود لە ئەرچی وەزیفی کارەکەی دابێت کەسێک هەستێ بە کوشتنی یاخود کوشتنەکە بەهۆی مادەی ژەهراویەوە ئەنجام بدرێت ئەمەشان سزاکەی قورستر دەبێت و هەر بە هەمان شێوە تاوانی کوشتنی بانقەستە و سزاکەی تونترە کە دەگاتە سزای لە سێدارەدان واتە کۆتایی هێنا بە ژیانی. شەن پەنجە دەیەوێت تاکیکە ڕۆشنبیر و کۆمەڵگەیەکیەوە شیار و تەندروست بنیاد بنێت تا هەمووان پارێزراو بن و دوور بن لە تاوان و کەرداری تۆڵەسەندنەوە. ئەمە شوا دەکات خەونی هیچ خێزانێک لە گۆڕ نەنێژرێت و هیچ منداڵێک لە سۆز و خۆشەویستی خێزانەکەی بێناز نەبێت. بۆیە پەنابەردن بۆ یاسا لە هەموو تاوانێک دەمان پارێزێت و مافەکانیشمان پارێزراو دەبێت.